رشتە gelek ciwan, jîngehe gelek ciwan ya Kurdistanê li Bakurê Kurdistanê li Başûrê Kurdistanê bez bi mixabinî ve ev rewşa ku li Kurdistanê tê jiyandin ku gilêj di nav jîngehê de tê avêtin û mijara jîngehê jî bûye mijarek sereke ya rojeva cîhanî bixwe asûşkak serokê rêxistina avyar ya hişyariya jîngehê li stûdiyoya Kurdistan 24 mêhvanê min e bi xêratê keke aso. زۆر سپاس بۆ Kekaso yani em mijare bi rastî mirov şerme li ser qise jî bike. Bes li Kurdistanê dwarê jîngehê de yani gilêj tê avêtina jîngehê, plastîk tên avêtin, ez tere bêjim cam tên avêtin di jîngehê de. Yani vê mijarê tu bi xwe çawa dinirxînî wekî serokê rêxistineka parastina jîngehê. بەڵێ بەداخەوەی ئەمڕۆ بینیمان ئەم وێنانەی ئەو ڤیددیۆی بینیمان کارەساتێکی گەورەی ژینگەییە تەنیا بۆ ئەو سنوورێنە بەڵکو لەبەرەوەی ژینگە سنووری نیە دەگوازرێتەوە بۆ هەموو پارچەکانی کوردستان و ئەو دووگرافەی کە لەو دەرەوە بوونیە ئەمە دەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری ئەم تاکانەی کە لەم کۆمەلگەیە یان ئەو شوێنەی کەوا دەسەڵاتدارانی ئەم شوێنەکەوە ڕێگر بوونە لە دانانی زبڵخانەیەک یان کۆکردنەوەی ئەو زبڵانەوە گواستنەوەی بۆ زبڵخانەکان بۆیە ئەمانە چ لە ڕێگای سەرچاوە ئاویەکانەوە چ لە ڕێگای خاکەکەەوە چ لە ڕێگای هەواوە ژینگە پیس دەکەن کاتێک ئەو پاشماوانە دەکەونە ناو سەرچاوە ئاویەکان ئەو زیندەوەرانی لەناو ئاوەکەدا بوونیانەیە و ئەو پاشماوە کیمیانی لەگەڵ ئاوەکە دەگوازرێنەوە بۆ شوێنەکانی تر ئەمانە زیانیان پێدەکات لە ڕووی ژینگەی و پاشان لەگەڵەوەی کردداری بە هەڵمبوون و گەرما دادێتن هەندێک لەو پاشماوانە کالێکی کیمیایی ڕوودەدەن هەواکە پیس دەکەن و ژەهرایی دروست دەکەن لەگەڵەوەشدا خاکەکات دەبێتە هۆی لە ناوچوونی ئەو خاکە بە لە ناوچوونی ئەو زیندەوەرانەوە لەگەڵەوەش خاکەکە ناگونجێت بۆ ئەوەی بەروبوومی چێڵگەی یان دار و سەوزایی لەوێشین ببێت و ئاوی ژێرزەویش لەوێ بنیاد بێ بۆی ئەمە کاریگەری هیچی تەواوی لەسەر ژینگەی سنوورەکە دەبێت بەداخەوە ئەمەی بینیمان کارەساتێکە هیوادارین ئەو شتە بە زووترین کات چارەسەر بکرێت بۆ ئەوی نەگاتە هەرێمی کوردستان و ناوچەکانی تر لە هەرێما کوردستانی بخۆرەوە شاوایەکێکی بەڵێ ئەگەر بین تەماشای هەرێمی کوردستان بکەین ئێمە نزیکەی لە ساڵانی ڕابردوو نزیکەی 99 زبڵخانەمان هەبوو 9 زبڵخانەی گەورە ئەوەکانی تر زبڵخانەی 1 تەنی و 2 تەنی و 3 تەنی تا دەگاتە ڕۆژانە زبڵخانەی گەورەتر زبڵخانەی کانی قەژاڵە 2000 تەنە بەڵام ئەوەی دەبیندرێ لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە بەڵکو تیمەکانی سەر بە وەزارەتی شارەوانی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی لە هەموو شارەکان لە ڕێگەی کۆمپانیەکانی پاکەرەوە توانیوتیان بە ڕێژەیەکی بەرچاو هەڵمەتی پاکردنەوە ئەنجام دەن بەرنمەیەکی تایبەتیان داناوە لێ ناگەڕن ئەو زبڵ و پاژماوانەی کە لە کوچە و کۆڵانەکان لە ناوچە گەشتیاریەکان بوونیان هەیە ڕاستەخۆ لە ڕێگەی تیمەکانی کۆمپانیەکانەوە دەگوازرێنەوە بۆ زبڵخانەکان و پاشانیش لەوێن دەر هەندێک شوێنمان هەیە کارگەر ڕیسایکلینی لێ هەندێکیشیان بە شێوەی کلاسیکی لەژێر خاک دەندرێتن بۆی کاریگەریەکەی نەمینێتن بلا و کارێکی gelekî başa got desthilat dikê hikûmet pê radibe bes keka so mesela yani gava got dibê rojê hîniyan rojê şemiyan xelk derdkevê derve mesela zibilê xwe li nav jîngehê dihêlin kom nakin ji otomobîlan ve tiştan fireyê nav jîngehê didin yani ev jî rastiyeke got هەر ڕۆژ تێدیتن مقابنی بەڵێ ئەوە ڕۆژانە دەکەوێتە بەرچاومان وەکو باسم کرد ئەوە دەگەڕێتەوە بۆ ناهۆشیاری تاکەکەی کە ئەم کارەساتانە دەکاتن ئەگەر ئێمە هۆشیاریمان هەبێتن بزانین زیانەکانی چەندە ڕاستە ڕۆشنبیری ژینگەییمان هەیە بەڵام ئاستی هۆشیاری ژینگەییمان خراپ ئەگەر تەماشا بکەین سەردانی ناوچە گەشتیاریەکان بکەین دەبینی بەس دەبی پلاسیکی لەیە لە شەقامەکان دەڕۆی شوشەی بڵەکان دەبینیت بۆ لەبەرەوەی تا ئێستا پۆلیسێکی ژینگەییمان نییە وەکو پۆلیسی ژینگە بێ پۆلیسی دارستان و ژینگەمان هەیە کە بەرپرسن لە پاراستنی ژینگەی دارستانەکان بەڵام ئێمە دەبێ هاوڵاتی لەگەڵ حکوومەت بە هەردوو لایەنەوە بتوانین هۆشیاری ژینگەی بەرپە بگەین بۆی ئەگەر ئێمە بتوانین ماڵەکەی خۆمان پاک ڕابگرین دەبێت شەقامەکان و ناوچە گەشتیاریەکانیش بە پاشە ڕابگرین بەڵام لەبەرەوەی هاوڵاتیانی ئێمە بە پێی پێویست هۆشیاریان نییە خۆیان بە خاوەنی هۆژینگەی ئەم شارە نازانن بۆیە پاژماوەکانیان فڕە دەدەن بۆیە ئێمە ناچارین هەم لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیان هەم لە ڕێ لە دەسەڵاتی جێبەجێکردن هەم لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هۆشیاری ژینگەی بە بەردەوامی بڵاوکەینەوە بۆی زیانەکانی پاژماوە ژینگەیەکان بڵاوکەینەوە بتوانین هاوڵاتیان هۆشیارکردنەوە کەم ئەو پاژماوانە لەسەر شەقام و شوێنە گەشتیان و سەرچاوەکان فڕێ بدەن بەلێ ڕێخستنا وەبەکی مەسەلا هشیاریا ژینگەهی ڕێخستنا ئاویار ji bo hişyarîkirina welatîyan بۆ پاراستنا ژینگەهی
کار و خەباتی وە چنەکەکی بڵێ ئەو کارانەی کە ئێمە دەکەین لە بواری هۆشیاری ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ناوەندەکانی زانکۆ دام و دەستگاکانی حکوومەت لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن لە ڕێی پرۆشۆر و پۆستەرەکان لە ڕێی هەڵمەتی پاکردنەوە لە ڕێی هەڵمەتی نەمامچاندن لە ڕێگەی هەڵمەتی تانچی شوشتن لەگەڵ هەڵمەتی نەمامچان وەکو باس بکەن ئەمانە هەڵمەتی هۆشیاریەکانی ئێمەە بە بەردەوامی لەگەڵ ئەوە جێگەی دەستخۆشە زۆربەی کەناڵەکانی ڕاگەیاندن تاوکان من بە کەناڵ بیستاریشەوە کە لە زۆربەی پەیامە هۆشیاریەکاندا لەگەڵمانن بۆی بتوانین پەیامێکی باش بگەنین ئەمە چەند داواکاریەکی سەرەتایی داوا لە هاوڵاتیان دەکەن بۆی ژینگەیەکی لەبار و تەندروستمانێ یەکەم شت ئەوەیە داوایان لێ دەکەین پاشماوەکانیان فڕێ نەدەنە سەرزەوی بەڵکو لە جیاتی ئەوها فڕێ بدا کارەساتێکی ژینگەیی دروستکە فڕێ داتە ناو تەنەکەیەکی زەبڵی زۆر ئاسانترە یارمەتی کرێکارەکەش دەدا لەگەڵەوەی سەرچاوە ئاویەکان بپارێزی و بەفی ڕۆی نەداتن دار بچێنێ دار نەبڕێتەوە ئازاری ئاژەڵ و باڵندە نەداتن کە ئەمە ناوچە پارێزراوەکانیش بپارێزیدن بۆیە ئێمە ئەو داواکاریان لێ دەکەین وەکو داواکاریەکی سەرەتایی لەبەرەوەی تا ئێستا لە هەرێمی کوردستان ژینگە لە بەشێکی سەرەتاییدا دەبێت ئێمە کاری لەسەر بکەین لەبەرەوەی ژینگە لە ئاستی ئاسایی بەرەو مەترسی دەڕوات نەگەشتە لە ناوبەر دەبێت ئێمە لە ئاستی ئاسایی ڕایگرین نەگاتە لە ناوبەر یان ئەگەرت بۆ وڵاتیەکی بێژێکە کاس و وڵاتیەکی کو مەسەلا گلێش فرێ دەدە ژینگەهەیە دێ چ بۆ بیبێژی هەنێ ئەو چ زەراری دەدێ ژینگەها کوردستان هەر پاشماوەیەک جۆرێک زەرەری هەیە پاشماوەکان جیاوازن پاشماوەی کیمیاییمانەیە کە دەکەوێتە سەر زەویان دەکەوێتە سەر ناو سەرچاوە ئاویەکان ئەوە ژەهراوی دروست دەکاتن پاشماوەی پلاستیکیمانەیە ئەو پاشماوە پلاستیکیانە کاتێک دەکەوێتە سەر زەوی سەطحی زەویەکەی دەبێتە هۆی ئەو زیندەوەرانەی لە ژێر زەوی هەیە ئەو ڕەجی ڕوەکانە لە ژێر زەویە ناتوانێت بێتە دەرەوە و ئەو سەرچاوە ئاویانەی کە هەنا ناتوانن لە کاتی باران دەبچێتە ژێر زەوی کاتە وشکە ساڵیمان بۆ دروست دەکاتن زیان بە زنجیرە خۆراکیەکانی زیندەوەران دەگەنێتن دەگاتە جۆرەکانی تر پاشماوەکانی تر هەندێک پاشماوە کارلێکی کیمیایی دروست دەکاتن زیان بە تەندروستی هاوڵاتیان دەگەێنێتن کە ئێستا نزیک دەبینەوە لە جەژنی قوربان کاتێک پاشماوە ئاژاڵیەکان فرە دەدەین دەبێ فرەدێنێ شوێنێک نەک بۆن و مەرامەکە دروستکە کۆمەڵک نەخۆشی بڵاوکاتەوە مەلەگەلێک سپاس بۆ تەکێکی ئازۆشکات سەرۆکی ڕێخستناڤیاریە هەشیاریە ژینگەهەیە گوتم میوانی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بیت